لە ئەمڕۆوە نزیکەی 1000 ماڵ لە سیتەک ڕزگارکران لە بێئاوی ئەو بێئاوی کە ڕووی کردبووە ناحەی سیتەک و ئاوەکە لە شاخی ئەزمەرەوە ڕاکێشرا بۆ ناحەی سیتەک. نزانانی زیاتر لە کاک فەرهاد قایمقامی قەزای شاباشەر وەرەگەم سڵاو لێبێ کاک فەرهاد. چەند ڕۆژ لەمە پێش سەمان کرد کە بۆرەکەتان ڕاکێشە تاوە پرۆژەکە تەواو بوو. شکر بۆ خوا بە هیمەتی هەموو لایەک بڵێ دوای فترەیە توانیمان ئەمڕۆ چێکی پرۆژێ ئاوەکە بکەین بەیانی. شکر بۆ خوا زۆر سەرکەوتوانە بوو ئەوە لە ساعت 12 ویشمان بە پرۆژەکە کردو و حالیەن تا ئێستاش بەردەوامە و سوپاس بۆ هەموو لایەک بڵێ تەواو بووین. چێت تێچووی ڕاکێشانی و ئاوی لە شاخی ئەزمەرەوە گرتە سوود تاکو یارە. ئەمە پێشەم و کەس سوپاسی کاک جەنابی کاک شاوا بکەم جێگری پارێزگار کە زۆر بە هیمەت بوو لەگەڵمانە، زۆر پاڵپشت و پاڵنەرمان بووی کە پرۆژەکە سەرکەوتوو بێ. پرۆژەکە بە چەند قۆناغێکتەوە بۆ قۆناغی یەکەمی لەلایەن برادێکی خێرخوازەوە کە سوپاسی یەکەین نزیک 4000 متر بوو جگە لە کڕینی بۆریەکان حەفرکردن و داپۆشین و سەرجەم تێچۆکەی گرتە ئەستۆی خۆی. قۆناغی دووەم لەلایەن بەڕێز کاک دکتۆر ڕێکەوتەوە جێبەجێکرا کە 2000 متر بوو ئەویش ئەوەی خستە سەرشانی خۆی و سوپاسی جەنابیشیان دەکەین. بەو دوو قۆناغە تەواو بوو جگە لەوەش کە کۆمەڵی گەنجی زۆر جوان ڕۆژانە دەبۆ 12 گەنجمان لەگەڵا بۆ لەگەڵ کاک ملا ڕەحیم کە موختاری ناحەی سیتەکە بە هەرەوەزی ئیشەکەمان کرد بۆی تێچۆکەی بەو دەرەجێ زۆر نەبێت کە دەرەخەتی نین. هەموو پشتیوانمان بوون کاک بێسوون کە جەنابی لێرەیە ماوەیە هاوکاری کردوین بۆ دابینکردنی پارێکری تەنکەرەکان چکە بە ماوەیەکی زۆرە بە تەنکەر ئاوێنین بوو ناو ناحەیەکە. سوپاس بۆ جهودی هەموو لایەک بەو شێوەیە توانیمان پرۆژەکە سەرخین. تەواو سیتەک لە بێئاوی نەجاتی بوو. پشت بەخوا نەجاتمان دەبێ. زۆر سپاس بۆ بەڕێستان. من پێم خۆشە بچمە لای موختاری ناحەیەکە سڵاو لەبێ. ئەمە تا چەندێک بۆ خەڵکی باشە تا چەندێک کێشەی کەم ئاوی کەمەکاتەوە لێرە. وڵات تەمان ئەگەر بڵێم 100% نەبێت لە 180 سوودی ئەبێ و کەماوی کەمە بێتوانێت. دۆخی سیتەک چۆنە لە ئێستا؟ وڵی تا ئەمڕۆ خراپە بەنسبت بێ ئاوێکەوە تەمان ئاو سەرچاوی ژیانەوە کە ئاو نەبێت لە ئێساوای لە هاتووە تەمان بێ ئاوێکە هەموو کوردستان گرتەوە لە ئێستادا زۆر خراپە. بەڵامی تر شکر بۆ خواتی لەم ڕۆ بەدواوە ئەچێتەوە دۆخی جاران و باشەوی شاڵ. ئەمە ئاوەکە تەنها بۆ ماڵەکانە یاخود بۆ باخەکان؟ نه تەنها بۆ نەحی سیتەکە بۆ نیشتەجێ بۆکان. بەڵێ بەتاشیوەتە باخان هیچ علاقەی بەسەر باخەوە نیە نەخێر بۆ خزمەتی خەڵکی دانیشتووی سیتەکمان کردو. ئەوەکەی شیاوە خواردنەوە؟ بەڵێ 100% نێرا بۆ فەحەز 100% شیاو بۆ خواردنەوە. سپاس بۆ مەلا ڕەحیم موختاری ناحەی سیتەک. بەڵێ ئەوەی کە جۆبیسی بوون ئەمڕۆ لە کاتژمێر 12ەوە ئەو ئەوەی کە لە بیرێک لە شاخی ئەزمەرەوە ڕاکێشرا بۆ ناحەی سیتەک دەستی کردو بەکارکردن و کێشەی کەم ئاوی لە ناحەیەکەدا تا ڕادەیەک چارەسەر کردووە.